ئێرە پرزگەی کەناڵی ئاسمانی پەیامە لەگەڵ دروستبوونی کەناڵەکە لە 1 ساڵی 2008 ڕۆژانە دەیان کەس لە بێکەس و بێباوک و بێدەرەتان ڕویان لە کەناڵەکە دەکرد بۆ مەبەستەی کە هاوکاری بکرێن. لێرەوە بیرۆکەیەک هاتەکایە بۆ مەبەستی هاوکاریکردنی ئەو کەسانە. سەرنجام بەرنامەی بەخشین دروست بوو کە ئێستاکە ماوەی 11 ساڵە بەرنامەکە باوکە بێ بۆ باوکان لانە و خانەیە بۆ هەژاران و نەداران. کەناڵی ئاسمانی پەیام لە یەکەم ساتی دەستپێکردنی پەخشەکەیەوە وەک میدیایەکی بەرپرسیار بەردەوام لە نوێگەری و تێپەڕاندنی چوارچێوە کلاسیکیەکاندا بووە. لەو چوارچێوەیەدا و لەو کاتی کە کەمتر لە ساڵێک بە سەرپەخشی کەناڵەکەدا تێنەپەڕێ بوو وەک داهێنانێکی نوێ لە میدیای کوردی و هەنگاوێکی بێپێشینە بەرنامەی بەخشینی بە ئامانجی هاوکاری هەژاران و نەدارانی کوردستان دەست پێ کرد. گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆشیان. لە هەرێمێکی 5 ملیۆنی کاسەرخان و ژێرخانەکەی داهاتە بەڵام بەهۆی نەبوونی دادگەری و ویژدان لەلای دەسەڵاتدارانەکەی دەیان هەزار کەس بەدەست هەژارێکی تاقەت فڕوکێنەوە دەناڵێن و جاری وا هەیە بە چەند ڕۆژێک پارویەک نانیان دەست ناکەوێت بیخۆن. هەر بۆیە بەرپرسانی کەناڵی ئاسمانی پەیام بارکی سەرشانی خۆیان زانی کەلا لەو چین و توێژە هەژاری کۆمەڵگا بکەنەوە و دەسەڵ لەمەوبەر و لە 15 حوزەیرانی ساڵی 2009 لە ژێر دروشمی ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. یەکەم بەرنامەی بەخشین دەستی پێکرد. نوعیبوونی کەناڵی ئاسمانی پەیام تەنها ئەوە نییە قۆناغە کلاسیکیەکەی میدیا حیزبی تێپەڕاند و مۆدیێرێکی نوێ لە میدیا حیزبی هێنای ئاراوە. تەنانەت لە بابەت و ناوەڕۆکی بەرنامەکانی شا گۆڕانکارێکی واقعی هێنایە ئاراوە ئەگەر تەنها دڵنەخۆشەکان ئەو حەقیقەتە نابینن. ئەگەر نا تەنها نمونەی بەرنامەی بەخشین بێنینەوە کاتێکە دەبینین لە هەرێمی کوردستانە حکوومەت ناتوانێت بە تەواوی داخوازیەکانی هاوڵاتیانەوە بڕات و کێشەگیر و گرفتەکانیان چارەسەر بکات ئێمە ئەوەش بە ئەرکی خۆمان دەزانین و چارەسەریشان بۆ دەدۆزینەوە. بۆیە بیرۆکەی بەرنامەی بەخشین دێتە ئاراوە کە ستافی کەناڵی ئاسمانی پەیام لە سەرەتای دامەزراندنیەوە ئێمە بیرمان لێکردەوە خسمانە بواری جێبەجێکردنەوە و تقریبا نزیکەی 11 ساڵە ئەو بەرنامەیە خزمەت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکا بۆ خۆی ئەوە ژێکێک بوو لە داهێنانەکانی کەناڵی ئاسمانی پەیام و دوای ئێمەش میدیای زۆر بە شوێن هەنگاوەکانی ئێمە هاتن دڵنیاشم لەوەی کە خزمەتی بەرچاو بەچین و توێژە فەقیر و هەژارەکەی هەرێمی کوردستان کراوە. 10 ساڵە بەخشین کوچە بە کوچە و ماڵ بە ماڵ دەگەڕێت. بەخشین بوو بە باوکی بێ باوکان بوو بە سایە و سێبەر بۆ بێلانەکان. بەخشین 10 ساڵە فرمێسک و گریان بۆ دڵخۆشی و پێکەنین دەگۆڕێت. لە هەموو بەرنمەیەکدا فرمێسکی پێشەشکار و تیمی بەخشین تێکەڵ بە فرمێسک و ئێشوژانی ماڵە هەژارەکان دەبوو. ئەوان دەشتنە هەرماڵێک و گریان و خەمیان دەبینن بەڵێن دەدەن کە ئەو خەم و ئێشوژانە بە خۆشی بگۆڕن. ئەمە ئەو داهێنانەکەم وێنە بوو کە کەناڵی پەیام هێنایە ناو میدیای کوردی و لە پاش ئەو چەندین بەرنامەی هاوشێوە ڕاگەیەندران. لێرەدا مشتێک لە خەرمانی خزمەتەکانی بەخشین لە 10 ساڵی ڕابردوو دەخەینە ڕوو. دروستکردنی 137 خانوو بابڕی زیاتر لە 8 ملیار و 9 ملیۆن دینار. هاوکاری 3748 بێ باوک بە بڕی 416 ملیۆن دینار. هاوکاری 16314 هەژار و قوتابی و نەخۆش با بڕی 3 ملیار و 782 ملیۆن دینار. هاوکاری 2434 خاوەن پێداویستی تایبەت با بڕی 262 ملیۆن دینار. هاوکاری زیاتر لە 11000 خێزانی ئاوارە بە بڕی 515 ملیۆن دینار. بەرنامەی بەخشین کە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە دەستی پێکردووە و ئێستا بووە بە دەستگای خێرخوازی بەخشین لە 10 ساڵی تەمەنی خزمەتکردنی خۆیدا بە هاوکاری خێرۆمەندان و دەوڵەمەندانی ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان نزیکەی 25 ملیار دیناری بۆ کارە خێرخوازیەکانی خەرج کردووە و لە ئێستاشدا مێژوویەکی پڕشانازی و درەوشاوی بە کەناڵی ئاسمانی پەیام بەخشیوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.